بەڕێزان و خۆشەویستان سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش گەڕای وڵاتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێی سپۆرت مەگەزین. وەگەزانن لە سپۆرت مەگەزین گرنگی بە وەرزشی ناوخۆ و چالاکیە گەورە وەرزشیەکان درێت لە ئاستی ناوخۆ. هەمیشە سلێمانی پاڵەوانێتیە گەورەکان و پاڵەوانێتی جیاوازەکان لە خۆ دەگرێت. لە دەستپێکی سپۆرت مەگەزین باز لە پاڵەوانێتیەکی گەورەکەین جارێکی دیکە لەسەر ئاستی جیهانی بۆ تێنسی سەرمێز کە لە شاری سلێمانی بە بەشداری دەوڵات بەڕێوە چوو. لە شاری سلێمانی بە چاودێری یەکێتی نێودەوڵەتی تێنسی سەرمێزی جیهانی و بە سەرپەرشتی یەکێتی تێنسی سەرمێزی عێراق پاڵەوانێتی نێودەوڵەتی WTT بەڕێوە چوو کە زیاتر لە 150 یاریزان لە هەردوو ڕەگەز ڕکابەری یەکتریان دەکرد لە زۆربەی تەمەنە جیاوازەکاندا. ڕکابەریەکانیش ڕکابەری بەهێز و توند بوون. هەڵبژاردەی عێراق یەکێکە لە هەڵبژاردە بەشداربووەکان بە زیاتر لە 60 یاریزان بەشداری تێدا کرد لە کچان و لە کوڕان. لەو ژمارە یاریزانەی هەڵبژاردەی عێراقیش 20 یاریزانیان لە شاری سلێمانی بوون کە ئەوەش جارێکی تر زیندوێتی یاریەکە لە سلێمانی و لە پایتەختی ڕۆشنبیری دووپات دەکاتەوە. لە پاڵەوانێتەکەدا چەندین هەڵبژاردەی دیاری کیشوەری ئاسیا بەشداریان کرد لەوانە هەڵبژاردەی قەتەر و هەندستان و هۆنگ کۆنگ. لە ئەوروپاش هەڵبژاردە هاتبوو بە وێنەی هەڵبژاردەی سویسرا کێکێک بوو لە هەڵبژاردە بەشداربووەکانی ئەم پاڵەوانێتی سلێمانی. یاریەکان بە هەردوو ئاستی کوڕان و کچان لە تەمەنە جیاوازەکاندا یاریزانان ڕکابەریان کرد لە تەمەنی 11 ساڵ، 13 ساڵ، 7 ساڵ و 19 ساڵ لێگومان بۆ کچان و بۆ کوڕان. یاریەکان چەند ڕۆژێکی خایاند لە هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشیەکان لە زانکۆی سلێمانی وە ژمارەیەک ناوبژیوانی کوردیش لە بەڕێوەچوونی یاریەکاندا بەدیکران. جارێکی دیکە پاڵەوانێتی گەورە و ناسراوی تێنسی سەرمێز WTT لە شاری سلێمانی ڕکابەرەکانی بەڕێوە چوو. لە ناو پاڵەوانێتیەکەی تێنسی سەرمێز لە شاری سلێمانی زوومی کامێرای سپۆرت مەگەزین چووە سەر یاریکردنی کچە یاریزانێک. لە ناو هۆڵەکەدا کاتێک ڕکابەری ئەکرد لەسەر مەدرەجەکان باوکی کە ڕاهێنەرێتی دانیشت بوو. لەگەڵ تۆمارکردنی هەر خاڵێک یاکو لە بەدەستدانی هەر خاڵێک ئەم کچە یاریزانە سەرنجی ئەچووە لای باوکی. ئەمە یاری ئاوین شاخەوان بوو لەگەڵ یاریزانێکی دیکە. ئەم کچە یاریزانە کە ئێستا خاڵەکەی تۆمار کرد کاردانەوەی لەگەڵ هەر خاڵەکە لە پێش هەمویانەوە بۆ باوکی بوو کە شاخەوان جەمالی ڕاهێنەری ناسراوی تۆپی سەرمێزی ئاشتی و هەڵبژاردەی عێراقە کە لە ناو هاندەرانە دانیشت بوو. لە دوورەوە ئاماژەی بە کچەکەیەدا کە چۆن یاریکا و چۆن ڕکابەرەکەی شکست پێبێنێ. بۆیە ئاوین هەر کاتێک خاڵێکی بەدەستێنا ڕوویە کردە باوکی وەر کاتێکیش خاڵێکی لەدەستەیە هەر سەیری باوکێ کرد کە هۆکاری لە دەستدانی ئەم خاڵەی چییە. ئاوین لە دوای کێبڕکەیەکی زۆر لە دوای کاردانەوەیەکی زۆر سەرنجام توانی شکست بە ڕکابەرەکەی بێنێت و دڵی باوکی و هەروەها هاندەرە تایبەتەکانی خۆشی
خۆش بکات. هەر لە هەمان پاڵەوانێتی کوڕیاریزانێکی کوردی شاری هەولێر کە لە ڕێزی هەڵبژاردەی عێراقا یاری ئەکرد لە یەکێک لە یاریەکانە بەرامبەر بە یاریزانێکی سویسری بوو کێبڕکیەکان زۆر بەهێز بوون. لە دوو تایمە شکستی هێنابوو داخۆ لە دوو گێمە. لە دوای ئەو شکستە کە ڕاهێنەرەکەشی بە سزایەک دوور خراپەوە تاکو ڕێنماییکە ئەم کوڕیاریزانە کاتێک پشووی ئەدا گریانێکی زۆری بۆ هات. ئەم گریانە وای لێکرد کە پاڵنەرێکی زیاتری بۆ بێت و لە گەڕانەوەی لە گێمی داهاتوە توانی سەرکەوتن بەسەر یاریزانە سویسرەکە بەدەست بێنێ. ئەو گریانە گریانی گەڕانەوەی هێز و متمانە بوو بەم منداڵە کووردە. ئەمەی ئەبینن گریانی کاکەدانەری یاریزانی لاوی هەڵبژاردەی عێراق و شاری هەولێرە کە لە سلێمانی ڕوبەڕووی یاریزانێکی سویسریە بەوە. دانەر کە ڕاهێنەرەکەی بەهۆی سزاوە لە دوو گێمدا دوور خراپەوە بۆیە کاتێک دوو گێمەکەی دۆڕاند گریانێکی بەکوڵی بۆ هات و ڕوبەڕووی بارودۆخێکی ناهەموار بەوە. لە دوای ئەو گریانە وە گەڕانەوەی ڕاهێنەرەکەی کاتێک گەڕایەوە سەرمێزی یاریکردن توانی لە گێمی سێم شکست بە یاریزانە سویسریەکە بهێنێت و ڕکابەری کردتاوەکو بگەڕێتەوە ناو ئاستی یاریەکە هەچەنە ناو بژیوانەکەش ڕێنمایی ئەکرد کە پێویستە کۆنتڕۆڵی خۆی بکات و بەباشی بێتەوە سەرمێز بۆ ڕکابەریکردن، بەڵام توانی گێمی سێم بە سوودی خۆی کۆتایی پێبهێنێ و لە گێمی چوارەمیشدا ڕکابەری کرد تا دوا ساتەکان، بەڵام سەرنجام یاریەکەی دۆڕان و ئەو گریانەش بوو بە هێزی پاڵنەری تا بگەڕێتەوە بۆ سەرکەوتن.
پاڵەوانێتەکە بە بەشداری چەندین یاریزان بەڕێوەچوو و کێبڕچەکان لە نێوان ئەو وڵاتانەیە هەتاوەکو ئامادەکردنی ئەم بەرنامەشە پێشکەشکردنی ئەم بەرنمەیەش ڕکابەرەکان لە خاڵی کۆتاییان سەیوان جەمال کێکێکە لە ئەسێرەکانی تێنسی سەرمێز لەسەر ئاستی عراق و پاڵەوانێتی نێودەوڵەتی کردووە میوانی سپۆرت مەگەزینە کاک سەیوان بەخێر بێی پاڵەوانێتیەکە هەمیشە کە باسەکەین لە سلێمانی بۆ بە شوێنی بەڕێوەچوونی پاڵەوانێتیە گەورانەوە ئەم جارەش جارێکی دیکە ئەم پاڵەوانێتیە بە دە وڵاتیایە بەشداریان کرد لە سلێمانی بەڕێوەچوون کۆی گشتی پێش ئەوەی باسی ئەوە بکەین کە چێ ئەنجامی هەبووە ئێستا تێنسی سەرمێز لە عراق چۆنە و لە شاری سلێمانی چۆنە ئەو لانکەیەمەوە کە سلێمانی پێگەیاندنی یاریزان بێ سۆسپاس کاکارۆم بۆم دەرفەتە دیارەوەکو ئاماژە و پێیاجە نابێت تێنسی سەرمێزی سلێمانی هەر لە کۆنەوە تاریخێکی زۆر باشی هەبووە ئەتوانم بڵێم ئێمە لەم سەردەمەیە لە چاو پێشووترا تۆزێ بەرەو دواوە هاتوینەتەوە بەڵام توانم بڵێم لەم دو سێ ساڵی ئاخیرە بەڕاستی جموجۆڵێکی زۆر باش دەستی پێ کردوێتەوە ئیشێکی زۆر باش دەستی پێ کردوێتەوە بووی بتوانین جارێکی تر سلێمانی بخەینەوە سەر ڕێچکەکەی جارانی و عێراق بە شێوەیەکی گشتی چونکە بیرمان نەچی لە ڕابردووە ینی عێراق یەکێک بۆ لە تیپە هەرە بەهێزەکان یاری تۆپی سەرمێزدا و بەشی شێر بەرکیە کەوتو بەر شاری سلێمانی کەوتو بەڵام توانم بڵێم لە چەند ساڵی ڕابردوودا ئەم شتە کەم بوویەوە بەڵام ئێستا بۆ بەرنامەجە و بۆ تەختیتەی بۆی دیاری کراوە بە هەموو لایەک ئەمانەوێت جارێکی تر تۆپی سەرمێزی سلێمانی بکەینەوە بە پاشا بەڕاستی و ئیشی باش کراوە بۆ ئەم شتە و چەندین مەدرسە ئێستا کراوەتەوە و چەندین ڕاهێنەری باش خەریکی ئەم ئیشانە ئێستا ئەو قوتابخانانە یاخۆ فێرگانی لە چەند ساڵی ڕابردوو ئیشان کردووە ئێستا بەرهەمەکەیمان بینی لەم پاڵەوانێتیە بەشداریکەن بەڵێ بەتاکید من ئەوەی ئاگام لێ بوو بێ لەم پاڵەوانتەیە زیاد لە هەژ یاریزانی هی مەدرسە تایبەتیەکان بەشداریان تێدا کردووە و ئەنجامیان خراپ نەبووە بۆ ئەو سەرەتایەک بۆ ئەو مەدرسانە ئەتوانین بڵێن ئیشی باش کراوە لە پاڵیشا ئەتوانین بڵێن یانەکانیش بە هەمان شێوە بەردەوامم لە ئیشکردن یەکێ لەو یانانی کە بەڕاستی ناوێکی گەورەیە بۆ شاری سلێمانی لە مناڵانە ینی وەرشی ئاشتیە کە ئەتوانم بە زیاتر لە 12 یاریزان زیاتر بەشداری ئەم پاڵەوانتیان کردبوو کە ئاستیان بە شایەتی هەموو لایە جێی دڵخۆشی بوو و بە هەمان شێوە یاریزانە تایبەتەکانی مەدرسەکانیش ئەوەی من بینیم ئەم پاڵەوانتیە ئاستیان زۆر باش بوو بەڵام بە شەرتێ بتوانین ئیشی باشتریان بۆ بکەین لە داهاتووە چونکە ئەگەر لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام نەبین چونکە ئەوان ئەو یاریزانانی کە ڕوبەڕووی یاریزانە عێراقیەکانە بنەوە پاڵەوانتیان زۆرە بەردەوام لە پاڵەوانتیان بەردەوام لە مەعسکەر تەدریبیان مەسەن لەم WTT تەواوە بن یەکسەر چن بۆ WTT لە ئوردن 22 مانگ دەست پێکا لەوە تەواوە بن ئەچن بۆ وڵاتێکی تر لە هەمان کاتە یاریزانەکانی عێراق ئەوەستن جای وایە لە ساڵێکا دوو پاڵەوانتی بەشداریەکەن کاتێ ڕوبەڕووی یاریزانێکی تری ئەو وڵاتانە بنەوە زیاد لە WTT بەشداری کردووە گەڕاوەتەوە بۆ شاری سلێمانی من بۆ خۆم بەڕاستی ئەمە سێم WTT لە شاری سلێمانی ئەکرێتەوە مقارنەی یاریزانەکانە بینم ئەوەی کە ئەم ساڵ بەشداری کردووە لەگەڵ ساڵی پێشواسیەکەی فەرقی مستەوایە بووە یاریزانمان هەبووە لە ساڵی یەکەمی WTT لە یاریزانەکەی بردوێتەوە بەڵام دوای سێ ساڵە بینین ئێستا بە فەرقێکی زۆر دۆڕاوە هۆکارەکەشی بەشداریکردنی ئەو مەعسکەرات و تەدریباتانە بووە کە وڵاتەکانی تریشیان لەسەر کردووە باشە وەکو خۆت باسیەکەی لەم ماوەی ڕابردووە چاپاڵەوانتێکی گەورەی WTT لە سلێمانی کراوە بۆ سلێمانی دەستنیشان نەکرێت بۆ بەڕێوەچوونی ئەم پاڵەوانتێ گەورانە بۆچی سلێمانی دەستنیشان نەکرێت سلێمانی توانم بڵێم بە خۆشحاڵیەوە هەموو ئامادەکاریەکانمان بۆ ئاسان کراوە لە شاری سلێمانی هەر لە بەڕی مەحافزی سلێمانیەوە لە بەرپرسەکانەوە لە هۆڵی تایبەتی زانکۆی سلێمانی من سپاسیانەکەم لێرەوە کە ئەمە بۆ ساڵی سێمە لەسەر یەکە هۆڵەمان بۆ دابینەکان کارەبا و هەموو ڕێکارەکان هەستەکەین لە چاو شارەکانی ترا ئەو ڕێکارانی کە لە سلێمانی گونجاوترە بۆ ئەم پاڵەوانتە نێودەوڵەتیە ئەمەمان لەبیر نەچێ و هۆکارێکی تریش کوردستان بەڕاستی ئەتوانین بڵین وڵاتەکانی تر کە ئەڵین پاڵەوانتێکە لە کوردستانی عێراقا باشتر مشارەکەمانە بێ کاتێ بڵین لە شارێکی وەکو نەجەفە یاخود لە بەغایە تۆزی حەزەر لە وڵاتە ئەوروپیەکان یا وڵاتە ئاسیەکان دروزە بێ ئەوە ئەبێتە هۆی کشانەوەیان بۆیە ئێمە لە ئێستەیە تەختیتمانەوەیە زۆرترین بەشداریکەر بێنین و ئەمەش سلێمانی باشترین جێگەیە کە بتوانین هانی ئەو وڵاتانە بین و کە بەشاتی خۆشیان کەێنە شاری سلێمانی و کە ئەجوای شاری سلێمانی ئەبینین و قاعەکە ئەبینن و پاڵەوانتێکە ئەبینن سەیەکی بۆ ساڵی داهاتوو بە هەمان شێوە یاریزانەکان دێنەوە ئەمە هۆکاری سەرەکی کادری بەتوانای لە چەند ساڵ کۆمەڵە کادری زۆری
تێنس هەیە لەم پاڵەوانتیە ئایان بینین کارەکەن لەگەڵ یەکێتی تێنسی سەرمێزی عێراق. بەڵێ من بەڕاستی ئەوم بیر نەچێت کۆمەڵی یاریزانی پێشووی هەڵبژاردەی عێراق بەخۆمەوە هەر کە ئەم پاڵەوانتی WTTیانە دەکرێت لەگەڵ ڕئیسی با بڵین ئیتیحادی عێراقی کە کاگەردایە بەڕاستی ئێمە یەکسەری پەیوەندێکی زۆر تونوتۆڵمانەیە لەگەڵ ڕئیسا بەبێ ئەوەی کە هیچ مقابلێک ئێمە ئامادەین پاڵەوانتیەکان بەڕێوەبەرین لەگەڵیانە وەکو خۆبەخشتیمێکی وەخۆبەخش. ئێمە ئامانجی سەرەکی ئێمە چییە؟ ئامانجمانەوەیە کە شاری سلێمانی پاڵەوانتێکی جوان پیشانی هەموو دنیا بین و بۆ ئەمەش ئێمە بە ئەرکی خۆمان زانیوە. هەموو یاریزانەکانی پێشوو بە زیاتر لە 7 یاریزانی پێشکەوتوانی پێشوو کە لە ئێستاشا لە یاریکردن بەردەوامن ئەو هەفتەیە یا ئەو 5 ڕۆژە و 6 ڕۆژە واز لە هەموو ئیشوکارەکانی خۆیانێن و ئامادەی هاوکاری ئەم پاڵەوانتیە بین بووی بتوانین بە نمونەیەکی جوان پیشانی هەموو دنیا بین. ئەمە هۆکارێکی تری ئەوەیە کە لە بەڕێوەچوونیکی دیکە لە شاری سلێمانی ئەم هاوکاریە تەسەوڕەکەم لە شارەکانی ترا بە ئاسانی بەدەستنێت. باش بەدەر لە کاری ڕێخستنی ناو هۆڵەکە لە ڕووی ڕێستۆرانت و هۆتێل و هاتوچۆ بۆ ئەو وەفدانە چۆنەکە ڕووەکەنە سلێمانی ئەوەش خاڵێکی ترە. ئێمە ساڵانە 1 کیلۆ بە شوێنی نزیک ئەمە ئیش لەسەر ئەوە بکەین چه فندقێک نزیکە چه هۆتێلێک نزیکە لە قاعاکەوە شوێنی پاڵەوانتێکەوە. بۆچی ئێمە ناکرێ پاڵەوانتیەکە لە زانکۆی سلێمانی بێ و بەڵام هۆتێلەکەیان زۆر لە دوور بێ و نوی ساعت چارێکی پێ بچێ. ئەمە سیستەمێکی جیهانیە لە هەموو دنیاوایە. بۆیە ئێمە ساڵانە چیمان کردووە 2 هۆتێلی نزیکترین 2 هۆتێل لە زانکۆی سلێمانیەوە هۆڵەین کە خۆشبەختانە ئەمەش بۆ ئێمە هەم بامان شێوە فەرهەم بووە کە لە دەوروبەری زانکۆی سلێمانی چەندین هۆتێلی نزیکمان هەیە کە ئەمە یارمەتی دەرێکی دیسانەوە کارەکەی ئێمە بووە. ئەمە فەرهەمی ئیشەکەی ئێمە ئاسانتر کردووە. ئێستا هەڵبژاردە لەم پاڵەوانتیە بەشداری کردووە. هەڵبژاردەی ئەوروپی تایە هەڵبژاردەی ئاسیایی تایە. چۆن ئەم تیمانە کاریان بۆ ڕێکخراوە لە دەرەوەی هۆڵەکە تا خەڵکیان لەگەڵا بێ هەر کەسە و ڕێنیشاندەرێکیان لەگەڵا بێ بۆ ناو هۆڵەکە. دیارە ئێمە ستافمانەیە ستافی با بڵین بەڕێوەبردننی مەتارمان هەیە کە پێشوازیان لەکەن لە مەتارەوە ستافی بەڕێوەبردننی هۆتێلەکانمان هەیە کە لەوێ شوێنیان بۆ دابین دەکرێت ستافی ناو قاعەکەمان هەیە هەر یەک و ستافی تایبەتی خۆی هەیە. ئێمە هەوڵمان ناوە بە ئارەزوی خۆیان پێشتر ئێمە ئیمێڵە نێرین بۆ ئەو وڵاتە کاڵین ئەم فندقانە ئەم هۆتێلانە بەردەستە ئەمەیان بە سیعری ئەمە ئەویان بە سێری ئەمە 5 ئەستێرەی بەم شێوەیە 4 ئەستێری بەم شێوەیە خۆیان ئیختیاری هەڵبژاردننی هۆتێلەکانەکەن فەرێق هەیە و با بڵین وڵات هەیە ئەڵێ من ئەچمە وتێلی 4 ئەستێرەیەکە بۆم نرخەیە یاخود وڵاتەیە ئەڵێ من ئەچمە 5 ئەستێرەیەەکە. زۆر جاریشکەیەن ئێرە ئەگەر گۆڕانکاریکیشیان بوێ ئەو هۆتێلەکەیان بەدڵ نەبێ ئێمە هەوڵین بە زووترین کات چارەسەری و کێشەیەشیان بۆ بکەین و هۆتێلەکەیان بۆ بگوازین. لە ڕووی نرخەوە کە سێرەکەن نرخی ئێرە باشتر لە وڵاتانی خۆیان ڕازین لەو نرخانە. من دڵنیا دەکەمەوە من خۆم بەشداری چەندەها پاڵەوانتی نێودەوڵەتیم کردووە ئەو نرخانەی کە لە شاری سلێمانی و لە عێراقا بۆیان فراهم کراوە لە هیچ وڵاتێکی ترا نەماندیوە و نەژبووە. چونکە ئێستا من نمونەیەکی بەسیط بە جەنابەت بم کاکارۆن ئێمە بتوڵەی ئەندیە عەرەبیمان لە پێشە لە وڵاتی میسر لە شاری قاهیرە کاتی ئێستا ئیمێڵەکانمان بەدەست گەشتووە یعنی نرخەکان خەیاڵیە لە چاوی خۆمانە کە بەراورد یەکەین مەسەن ژوورێکی ئەوان نزیکی $250 لە بەرامبەرە ژوورێکی ئێمە نیوەی ئەو نرخی ئەوانە. ئەمە وای کردووە کاتێ وڵاتەکان یەنە ئێرە بەڕاستی هۆکارێکی تری سەرەکی ئەوەی کە بێنە ناو ئەم پاڵەوانتیەی کوردستان و با بڵێن عێراقەوە نێودەوڵەتیەوە ئەوەیە کە نرخەکان بە شێوەیەکی زۆر باش بۆیان دابین کراوە ئەوە پاسی هاتوچۆ هەموو شتێکیان بۆ فراهم کراوە. من ئەتوانم بڵێم بەبێ بەرامبەریش ئەتوانم بڵێم شتێک کە هەر حەزەکەم لێرەوە باسی کەم کە زۆر کەم لە وڵاتەکانی ترا دیومە هەر ڕئیسی وڵاتێکیش کە هاتبێ وەکو ڕێزوەفت با بڵێن ڕێزوەفدی ئەو وڵاتە هاتووە سیارەی خاصی بۆ دابین کراوە بێجگەوەی کە یاریزانەکان بە پاس گوازراونەتەوە ئەتوانین بڵین ڕئیسی وەفدەکانیش وەکو ڕێزێ بۆ ڕئیسی وەفدەکان کە من بۆ خۆم ئەم شتم زۆر کەم دیوە لە وڵاتەکانە هەر ڕئیسی وەفدێک سیارەیەکی خاصی بۆ دابین کراوە بۆی تێکەڵ یاریزانەکان نەبێت و بە پاس هاتوچۆنەکە. ئەم سیستمی ئیشکردنی کە لە سلێمانی ئاکرێ وای کردووە کە 3 ساڵ WTT بێتە ئێرە و پاڵەوانتە گەورەکان بێتە ئێرەوە. ئێستا سلێمانی لەسەر نەخشەی جیهانی لە تێنسا بوونی هەیەکەواتە بەتاکید دە وڵاتیایە بەشداری کرد سەر کێبڕچەکانی پاڵەوانتەکان تەمەنەکان لە 11 هەتا 19 ساڵە. ئەم تەمەنە کە دیاری کراوە ئەم وڵاتانە بە چەند یاریزان هاتوون
ینی زۆرترین یاریزان کە عراقەتەیە بەشداری کرد 50 یاریزان بێ وڵاتانی تر بە چەند یاریزان هاتووە خۆی کراوەیە پاڵەوانتێکە هەر وڵاتێ بۆی هەیە بە چەند یاریزان بێ بەشداری بکات چونکە لە ئەمە یاریەکی فەردیە هەر کەسێ بۆ خۆی یاریەکە محدود نییە مەسەڵ ئێمە یاری فەرەقیمانەیە هەر وڵاتێ بۆی هەیە بە 5 یاریزان بەشداری کە و سییانیان یاریەکەن بە ئەساسی بەڵام لە پاڵەوانتێ مەفتوحەکان کراوەکان WTTەکان هەر وڵاتێک حۆڕە بە چەند یاریزان بەشداریەکە دیارە مشارەکەی ئەم بتۆڵەیە زیاترین یاریزانمان عێراقیەوە ئەمە شتێکی وارێدە لە هەر وڵاتێ بکرێت زیاترین وڵاتی خۆەتی زیاترێکی دەرفەتێکی باشە ئێمە یاریزانمانەیە مەسەلەن نەگەشتووەتە ئاستی هەڵبژاردەی عێراق با بڵین مصنەفە لەسەر ئاستی 12ەم و 13ەمی عێراق لەوانەیە ئەم دەرفەتە قورس بێ بتوانێت لە دەرەوە بەشدانی پاڕەوانتیە بکات بەڵام سەیەکین لێرە ئەو دەرفەتی بۆ گونجاوە بە مشارەکەیەکی ڕەمزی بەشداری ئەم پاڵەوانتیە نێودەوڵەتەیەکە ئەتوانم بڵێم وڵاتەکان دوای عێراق ئێران بە ڕێژەیەکی زۆرەویش ئەربامان شێوە نزیکە لە وڵاتی خۆمانەوە دائیمە نەتوانین بڵێم حزوری ئێران حزورێکی باش بوو لەم پاڵەوانتیە لە پاڵەوانتەکانی پێشوان میسریش بەداخەوەم پاڵەوانتیە مشارەکەیان نەکرد وڵاتی میسر بە ڕێژەیەکی زۆر هاتوون و وڵاتەکانی تر دەتوانین بڵێن 5 یاریزان و 6 یاریزان هۆنگ کۆنگ بە 2 یاریزان بەشداری کردبوو قەتەر بە زیاتر لە 5 یاریزان بەشداری کردبوو سویسرا بەشداری کردبوو ئەتوانم بڵێم بەشداریکردنی وڵاتێکی ئەوروپی وەکو سویسرا لێرە چی گۆڕانکارێ لە پاڵەوانتەکە دروستەکە دیارە پاڵەوانتی WTT ئێمە کە گرتومانەتە ئەستۆ بۆ 5 ساڵ لەسەر یەک وەکو چۆن بڵێ عەقدە لە نێوان WTT و ئیتیحادی عێراقیە هەیە بۆ ئەم پاڵەوانتیە بێ 5 ساڵ لەسەر یەک بکرێت و گرنگە ئێمە ساڵ بە ساڵ مشارەکە زیاتر بێ ینی ئەگەر ساڵی یەکەم مشارەکەمان کەم بوو بێ ئەبێ ساڵی دوم زیاتر بێ ئەبە ساڵی سێم باشتر بێ ئەگەر بێت و مشارەکە بەرەو دواوە بڕوە کەواتە خەلەلەیە ئەبێ ئەو خەلەلانە چارەسەر بکرێ و بەشداریکردنی وڵاتێکی وەکو سویسا وەکو جەناب دامەژەوپەیە ئەمە ناوێکی گەورەیە وڵاتی سویسا بەشداری WTT سلێمانی بکە ئەمە بۆ ئێمە مای خۆشحاڵیە و بۆ WTT و ئەمە وا ئەکا ساڵانی داهاتوو بتوانین وڵاتەکانی تری ئەوروپا بێنە ناوە چونکە ئێمە ئەمانەیە بەڕاستی زۆرترین وڵاتی ئەوروپی بێژگە وڵاتی ئاسیایەکانی خۆمان مەسەڵەن ئێمە ساڵانە قەتەرمانەیە ئوردنمانەیە سعودیامانەیە بەحرێنمانەیە بەڵام ئەمە یەکەم جارە هیندستان بێت ئەمە یەکەم جارە سویسرا بێت ئەمە یەکەم جارە هۆنگ کۆنگ بێت کە ئەمە بۆ خۆی ئەم مشارەکەی ئەم وڵاتانە چی دەرەخە ئەوە دەرەخا کە لە ساڵانی ڕابردووە WTT سلێمانی سەرکەوتنی بەدەستێناوە بۆتە ڕقەمێک لەسەر ئاستی جیهانی ئەتوانین بڵین ئێستا کە ئەم WTT لە ئێستا بەڕێوە چێوکێستە یاریەکانی بەردەوامە لە یوتیوب بەڕاستەوخۆیی لە هەموو دنیای پێشکەش دەکرێت خەڵکێ لە هەر شوێنێکی دنیا بێ ڕاستەوخۆ سەیری پاڵەوانتیەکە ئەکا و ئەبینێ ئاستی پاڵەوانتیەکە لە چیایە چونکە بەڕاستی ئەو کەسانەی کە متابعەیەم یاریەکەن تەنانەت بتوانن 5-6 یاری ئەم پاڵەوانتیە ببینن ئەزانن پاڵەوانتیەکە لە چه ئاستێکایە کاتێ بینن پاڵەوانتیەکە ئاستەکەی باشە بە تاکید ئەوانیش خۆیان حازرەکەن لە ساڵانی داهاتووە بتوانن بێژداری ئەم پاڵەوانتیانە بکەن باش ئاستی یاریزانە کوردەکان لەم پاڵەوانتیا چۆن بوو ئەوەی کە بینیت و بە کوڕان ئەوەی کە من بینیم لە کچان و کوڕان لە چاو WTT پێشووترا باشتر بوو بەڵام هێشتا نەگەشتوتە ئەو تمۆحەی کە ئێمە نەگەشتوتە ئەوە تەنانەت یەکێکمان بە خۆشحاڵیەوە ئەندیا کە من ئێستا لەوێ بینەری یاریەکەی بووم گەشتو بووە یاری کۆتایی لە تەمەنی 11 ساڵەکانە کە کوڕێکی کوردی ئەم شارەی سلێمانی و کوڕی کاکازانە کە خۆشی بەتەڵێکی ئەو یاریەیە لە هەمان کاتا یەکێکە لە یایزانانی کە لە هۆڵی تایبەتا پێگەشتووە کە پلەی دووەمی ئەم پاڵەوانتی بەدەستێنا لە تەمەنی 11 ساڵەکانە ئەمە جێی خۆشحاڵی هەموو عێراق بوو و بە تایبەتی یاریزانە کوردەکان و مدەڕی بە کوردەکان و بە تایبەتیتر شاری سلێمانی بەعام بە شێوەیەکی گشتی یاریزانە کوردەکانمان ئەم پاڵەوانتێ گەشتنە ئاستی قۆناغی هەشتی ڕاستە نەیانتوانی قۆناغی هەشتی لە فەردیا ببڕنە قۆناغی چواری بەڵام خۆی بۆ خۆی گەشتنیان بە قۆناغی هەشتی لە چاو پاڵەوانتەکانیدا ڕابردووە ئێمە هەرسەر نەئەکەوتین لە مەجموعەکانی خۆیان ئاسەر ئەتوانم بڵێم هەنگاوێ دوو هەنگاو ڕۆشتونەتە پێشەوە ئەمەش ئەو ئیشەیە کە بۆ بەڕێستم باس کرد لە بیدایەتە کە بە هەموو لای ئیشێکی زۆر باش کراوە بتوانین بەلایانی کەمەوە لە چەند ساڵی داهاتووە تۆپی سەر مێزی عێراق بخینەوە سەر ڕێژکە ڕئیسەکەی خۆی بە تایبەتی شاری سلێمانی چونکە شاری سلێمانی ئەم یاریە بە موڵکی خۆی ئەزانێ دائیمە یاریزانە کوردەکانی لە هەڵبژاردەی عێراقا ناوێکی گەورە بوون من بۆ خۆم کە لە ماڵەوە دانیشم یاریزانێکی کورد لە هەر شوێنێکا ببینم دڵم پێی خۆشە نەتیجە بێنێ لەوە زیاتر دڵم خۆشە بێت کە لە هی شاری سلێمانی بێ نەک وەکو شارچێتیە خوا نەخواسە شتێ بەس ئەم یاریە ڕەمزە چۆن ئەڵین ڕەمزە بۆ شاری سلێمانی
کاتێ ئەبینم کە ناوی سلێمانی لەم یاریە بەرەو دواوە ئەڕوا هەر لە خۆمانەوە ئێمە هەست بەزەم بکەین بەڕاستی بۆیە بە هەموو لایەکەوە ئێستا ئیش لەسەرەوەکەین جارێکی تر تۆپی سەر مێزی سلێمانی بخینەوە سەر ڕێژەکەی. دوا پرسیار کاکسێوان بۆ تۆ کە یاریزانێک بوویت لە هەڵبژاردەی عێراق سەر بەردەوام یاریکردن WTT-یەکان کەمتر ئەکرایەوە لە شارەکەی خۆتان مەجبور بی بڕۆ شارێکی تر ئەم دەرفەتی کە لە بەردەم یاریزان لاوەکانایە چۆن بیخوازنەوە کە سوکاریان هاوکاریان من بۆ بەشداریکردن لەم پاڵەوانتیان ئەو خەونەی کە بتوان هەنگاو بنێن بەرەو پێشەوە کە ئێوە لە بەردەستانە نەبوو پێشتر. من بەردەوامەوە وتووە لەم چەند ساڵی ڕابردووە لێرەوە من گەشتم کردووە بۆ وڵاتی یابان 7 ساعت لە تەیارەیە بووم تا گەشتومەتە وڵاتی یابان بۆ پاڵەوانتیەکی ئاوا نێودەوڵەتی یاخود بۆ وڵاتێکی وەکو هیندستان یا وڵاتەکانی تر لێرەوە بەو هەموو عیلاکی ئەتوان بڵێم لە ڕابردووە لێرەوە ڕۆشتین بە سیارە بۆ بەغا بە سیالە بۆ ئوردن لە ئوردنەوە بە تیارە بۆ هیندستان ینی زەحمەتێکی زۆر تا گەشتوینەتە ئاوا بەشداری پاڵەوانتێکی نێودەوڵەتی بکرین تا ئەوە بەشداری پاڵەوانتێکی نێودەوڵەتی بکەین. ئێستا پاڵەوانتی نێودەوڵەتیەکە هاتووەتە حوشەکەی خۆمان کە ئەمە بۆ خۆی من یەکەم جار کە WTT لە سلێمانیا کرا بەڕاستی هەستێکی زۆر جیاوازترمە بوو لە یاریزانەکانی تر چونکە خۆم لە ڕابردوو ئازام بە چه هیلاکی ئێمە گەشتوینەتە خەرجیەکی زۆریش و بە چه هیلاکیە گەشتوینەتە من لەوانەیە لە ڕابردووە هیوایەتم ئەوە بوو بێ باوکم یان دایکم ئامادەی یەک یاریم بێ بەڵام نەیتوانیوە گەشت لەگەڵ منابکە بۆ وڵاتێکی وەکو هیندستان یاخود بۆ یابان یا وڵاتی سین یا وڵاتە ئەوروپیەکان سەیەکەی نەتوانراوە من بە تەنیا لەوێ دەگەڵ هەڵبژاردی عێراقا بەشداری پاڵەوانتێکەکە بەڵام ئێستا بینم دایک و باوکەکە لە پشتی دەڕەجەکانەوە دانیشتون هانی مناڵەکانیانەیە نیوەڕۆ لە ماڵەوە نانەخوا ئەسریە دیاریەکە ئەمە بۆ خۆی بەڕاستیگا کاروانەمە ئینجاز ئەمە خەونە من لە ڕابردووە ڕۆژە لە ڕۆژان قەت بیرم نەکردوێتەوە ئەم خەونە ببێتە ڕاستی و پاڵەوانتێکی وان نێودەوڵەتی لە شاری سلێمانیا بکرێت چونکە وەکو ئاماژەم پێ ئێمە ئەو هەموو ڕێ دوورێمانە بڕی بۆ یەک پاڵەوانتی بەڵام ئێستا وەکو پێوتی هاتووەتە ماڵەکەی خۆمانەوە گرنگە یاریزانە کوردەکان ئیستیغلالی ئەم شتە بکەن چونکە ئەم دەرفەتانە لەوانەیە بە ئاسانی دووبارە نەبێتەوە گرنگە ئێمە ئیتر بیر لەوە بکەنەوە دایک و باوکەکان لە ڕابردووە ئێمە خەرجیەکی زۆر لەسەر حسابی خۆشمان جاریوە بووە پێویستیمان بۆ کە عێراق بەشداری پاڵەوانتێکی نەکردووە لەسەر خەرجی خۆمان خەرجی تایبەتی خۆمان بەس بچین بەشداری پاڵەوانتێکی نێودەوڵەتی بکەین بۆی خاڵ وەرگرن لە بەڵێ بۆی خاڵ وەرگین لە ڕیزبەندی جیانیا بۆی ئاستی خۆمان بەرەو پێشەوە بەرین بەڵامە بینم ئێستا تۆ وڵاتێکی وەکو سویسرا وڵاتێکی وەکو هۆنگ کۆنگ وەکو هێند هاتووەتە ناو زانکۆی سلێمانی لە قایەکی زانکۆی سلێمانیا ڕوبەڕووی یاریزانە کوردەکانە بنەوە لە ناو جمهور و لە ناو دایک و باوک و لە ناو کەسوکاری خۆیانە پێویست استیغلالی ئەو ئیشە بکرێت. وڵا باسی دەرفەتێک کرد با ناوژوانەکانیشمان بیر نەچێ ئەوانیش دەرفەتێکی باشیان هەیە کە سەپەرشتی ئەم پاڵەوانتیان بەتەکید بە هەمان شێوە بۆ ناوژیانەکانیشمان کاتێ بەشداری پاڵەوانتێکی نێودەوڵەتیانە کرد ئەرک و ماندووبوونیان زۆر بوو من ئاگادارم زۆر جار لەسەر ئەرکی خۆیان بەشداری پاڵەوانتێکی نێودەوڵەتیان کردووە بەڵام ئێستا زۆر خۆشحاڵم کە پاڵەوانتیە نێودەوڵەتیەکان لە شاری سلێمانی زۆرترین داوەر کوردەکان بەڕێوە بن ئەمە دەرفەتێکی زۆر باشە زۆر لە ساڵانی ڕابردووە با بڵین WTT یەکەم و دووەم حەکەمە زۆر باشەکانی گیان هاتوونەتە ئێرە حەکەمە ئامەکانی گیان هاتوونەتە شاری سلێمانی و دەرزیان بەم داوەرانی خۆمانیاوە کە بەڕاستی داوەرگانیش ئەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر باشان من سپاسیان ئەەکەم ئەتوانم بڵێم بە ماڵی خۆیان هەستاون و بە حەقی خۆیان هەستاون و درێخیان نەکردووە لە پاڵەوانتێکە ئەوەی ئەوان کردویانە من لێرەوە دەستخۆشییان لە یەکەم هۆکاری سەرکەوتنی پاڵەوانتێکە بەشێکی زۆری ئەو سپاس دەکەم دەستی خۆش بێ کە بە بەشترین شێوەیەمانکاری ئەو پاڵەوانتیەکەی جوانی وەرزشی سلێمانی و کوردستان ئەنجا عێراق پیشانی وڵاتانیان بەخێر بێ دووبارە پاڵەوان و ئەستێرەی تێنسی سەرمێز کاکسێوان جەمال سپاس بۆ تۆ بەڕێزان پشوویەکی کورد وەرەگرین دواتر من لەگەڵتان بەرداوە بم دووبارە سڵاوتان لێ ببەردەوامن لە پێشکەشکردنی سپۆرت مەگەزین هەر لەسەر یاریزانە کوردەکان بەڵام لە ئیمارات چەند پاڵەوانێکی کورد لەوێ ڕکابرێکی نوێ تاقیەکەنەوە کە گەنجێکی قەزای سۆرانی تێدایە بۆ یەکەم جارە لە دەرەوەی عێراق کێبڕچیەکات. ئەمە محەممەد ساڵاحە کە قەزای سۆرانی جێشت و ڕێکردوتە شاری سلێمانی لێ بەمبەستی ئامادەکاری زیاتر بۆ پاڵەوانتێکی دەرەکی. محەممەد ساڵح ئەستێرێکی دیاری باشووری نیشتیمانە لە ئەزمونێکی نوێدا شەڕەکانی لە نێو ڕێنگی CFL دەباتە دەرەوەی عێراق ئەمەش بە هاوکاری ناوەندی وەرچی کوردستان بەشداری پاڵەوانەتی UAA Warriors دەکا کە بڕیار وایە لە کۆتای ئەم مانگە
لە ئەبوزەبی بەڕێوە بچێت. محەممەد ماوەی مانگێک بەچڕی مەشقەکانی لە سلێمانی ئەنجام ئەدا بە هاوکاری ڕاهێنەرەکانی و دەیەوێت بەرهەمی هەوڵ و ماندووبوونەکانی بچنێتەوە بەسەر کەوتنیش بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. هاوکات ڕۆڵی خانەوادەکەی و باوکی بەتایبەتی بەرز دەنرخێنێ کە بەردەوام پاڵپشتی بوون باس لەو بۆشایەش دەکا کە لە دووری ئەوان بۆی دروست بووە لە کاتی مەشقەکان چونکە سەرەتایی پیشەگەریەتی. باوکی محەممەدیش وەک هەمیشە پشتگیری کوڕەکەی بۆ و باسی لە گەشتی کوڕەکەی کرد و متمانەشی پێیەتی بۆ کە بەبردنەوە بگەڕێتەوە پاڵپشتی خۆی و خێزانەکەشی بۆ دووپاتکردنەوە. هاوشانی محەممەد ساڵح سێستێری دیاری کوردستان بەشداری هەمان پاڵەوانێتیان کردووە لە UAA Warriors کە لە دوو ڕۆژە کێبڕکیەکانی لە بەڕێوە چێ بە جۆرێک ڕۆژی یەکەم پاڵەوانێتی یاریزانە جیهانیەکانە کە نامۆ فازیل بەشداری دەکات ڕۆژی دوم لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی کە بەدەر لە محەممەد زارعی و محەممەد تاڵەبانی ژواتە سێ محەممەد ڕکابەری لەو ڕۆژەدا دەکەن و هەر سێکیان لەگەڵ نامۆیە کوردن. هاوکات هەر چوار شەڕکەرەکەی کورد لە مانگی ئازاری ئەمساڵ لە پاڵەوانێتی پرۆفێشنەڵی نێودەوڵەتی CFL کە ناوەندی وەرزشی کوردستان ڕێکی خست بوو دەستگای میدیای کورسان سپۆنسەری میدیایەکەی بوو کە بڕکیان کرد و هەر چواریشان توانیان یاریەکانیان بەبردنەوە کۆتایی پێبهێن و ئێستا لە هەنگاوێکی نوێدان بۆ ئەو پاڵەوانێتیە. RFL ئەو پاڵەوانێتیەیە کە لە سلێمانی سەری هەڵدا و چەندین ئەسێری دروست کرد و ئێستا RFL 8 بەڕێوە دەچێت. پێنج پاڵەوانی هونەری بەرگری کورد ڕوبەڕووی ڕکابەرە ئێرانیەکانیان دەبنەوە بە سەرپەرشتی ناوەندی وەرزشی کوردستان شەوی شەممە لە هۆڵی ماگما. ئەو پاڵەوانێتیە بەڕێوە چێک کە پێشتر فەیس تو فەیس بۆ یاریزانەکان ئەنجامدرا. RFL 8 لە 5 یاریزانی کووردە ڕوبەڕووی 5 یاریزانی ئێران دەبنەوە لە چەند ستایلێکی جیاوازە کێبڕکێ دەکەن کە ستایلەکانی ساندا، موایتای و بۆکسێن و کەیوەن. ئەم پاڵەوانە کوردانە پێشتریش لە سەر ئاستی عراق و دەرەوەش کێبڕکێیان کردووە ئەمجارە ڕوبەڕووی چەند یاریزانێک دەبنەوە. لە ستایلی موایتای لە RFL 8 ڕێبەر شەفیق ڕوبەڕووی ئەمیر شوکری دەبێتەوە کە یەکێکە لە یاریە بەهێزەکان. هاوکات لە ستایلی ساندا سەروەر جەزا ڕوبەڕووی ئەمیر حەسەنپور دەبێتەوە لە کێشی 85 کیلۆگرام. لە ستایلی موایتای پاڵەوانی کورد یوسف محەممەد لە کێشی 52 کیلۆگرام بەرامبەر بە ئەمیر مهرزادەی ئێرانی یاری دەکات. هەچینەوە ستایلی بۆکسێن لە کێشی 80 کیلۆگرام عەبدوڵسەمەد ڕوبەڕووی سیڤا بەزادی دەبێتەوە. لە ستایلێکی دیکە کە ستایلی کەیوەنە و یاریزانان کەی بینن بەردەوام بوون لە مەشقوڕانەکان و پاڵەوان شاهێز مەشقیان پێیەکە لە کێشی 61 کیلۆگرام لە کێشی 61 کیلۆگرام و لە ستایلی کەیوەن محەممەد خەیری لەگەڵ دڵشاد کەمال یاری دەکات. RFL 8 ئەم جارە لە شەوێکی دیکەدا لە سلێمانی بەڕێوە دەچێت.